خاتو مێشن ئەم خاتونە بچکۆلێ لە وڵاتی هند وەکو شازادەکان پەروەردە و گەورە کراوە بۆیە داواکارم گرنگی تایبەتی پێ بدەیت و ڕەچاوی حاڵی بکەیت پێویست بە دڵڕاوچێ ناکات جەنابی پارێزەر پێشتر کچی زۆرمان لە چینە دەوڵەمەندەکان لەلا بووە و دواتر نامەی سوپاسی زۆرمان لەلایەن کە سوکاریانەوە بۆ هاتۆتەوە بەهۆی چاودێری باشمان بووە من کە قوتابخانەکەت باش دەبینم هەست بە خۆشی دەکەم بەڵام لەگەڵ ئەو داواکاریانێک کە جاری پێشتر کردم داوایەکی دیکەشم هەیە زۆر ئاساییە ئەگەر لە توانای ئێمەدا بێت بیکەین مەبەستی من دەمەوێت شوێنیش تایبەت بۆ عەرەبانەکەی خاتوسالی تەرخان بکەیت ئۆ عەرەبانەی تایبەتیشی هەیە؟ بەڵێ عەرەبانەیەک ئەسپڕایدیشیشێ ئەگەر دەوڵەمەندیش هەبوو بێ لێرە نەمزانیوە هیچ باوشێک عەرەبانەی تایبەت بۆ کچەکەی تەرخان بکات بە هەر حاڵ شوێنمان بۆ عەرەبانەکەی خاتوسالی هەیە بەڵکو تەنانەت شوفێریشی هەیە ئێستا دەمەوێت ئەو ژوورە بینم کە دیاری کراوە بۆ خاتوسالی زانی بووم کە ئەمڕۆ ئێوە دێن بۆیە ژوورەکەم ئامادە کردبوو بۆتان زۆر باشە ببوورە خاتو مێنشن بە دوایی منتدا ناردبوو؟ ئێمیلیا پێم بڵێ ژوورەکەت ئامادە کردووە؟ بەڵێ خاتوونەکەم تکایە دەمەوێت بیبینم فەرموو ئەمە خزمەتکارە تایبەتیەکەیەتی باشە پێدەچێت خزمەتگوزاریشی ڕۆژبەرز بێت شوێنی تابلۆکە گونجاو نییە زۆر خراپ دەبێت ئەگەر لە کاتی نووسندا بەسەریدا بکەوێت تکایە شوێنەکەی بگۆڕە ڕەنگە تابلۆیەکی گوڵیش بێ گونجاوتر بێت ئیمێلیا بەسەر چاو خاتون هەر ئێستا شوێنی تابلۆکە دەگۆڕم ئەم سیستەمەش وا دەزانم کەمێک ناڕێکە ئەویش بگۆڕین باشتر نییە؟ بەسەر چاو هەر ئێستا میش دەگۆڕم ئەمێلیا تکایە خەمن نەبێ من لە جێباوشی هاتوومە و هەموو خەرجیەکان دەدەم بە هەر حاڵ باوشی ئەم کچە دەوڵەمەندە و کچە تاقانەکەی بەڕادەیەک خۆشی دەوێ کە ئامادەیە هەموو شتێکی بۆ دابین بکات تەندروستی ئەم خانمە چۆنەکە لە لامان دەبێت؟ درستی باشە تازە لە کشمیرەوە گەیشتۆتە جێ ئێستاش لە هۆتێل ساڤۆیە هوتێل ساڤۆی؟ دەزانی خوشکەکەمەوە ئەو هوتێلە بەناوبانگەیە کە خەڵکی دەوڵەمەند لێدا دەبەزن و هەموو ئێوارێک تیپی ئۆکسترا کاری هوەریان پێشکەش دەکات بەڕاستی هوتێلێکی بەناوبانگە بەسامە دەزانم سالی 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 ئەوە تو لەکوێی؟ من لێرەم ئەگەر لەو شوێنە ساردە بمێنیەوە تووشی هەڵامەت دەبی دەی با بڕۆین چەند گەرمە دەبێ خۆت لەو ساردەی لەندەن ڕابێنی بەڵێ بابەتیان سالی سالی ئەوە دەنگی کاتژمێری پێک لە خاڵیشم هەروەم دانابوو کاتێ لە پەردووکەکەم خوێنمەوە ئەوە شەقامی گشتیان دەنا وانە باوکە بیان وا دیارە بەهۆی کتێب خوێندنەوە زۆر شت لە لەندەن شارەزا بووی داوای لێبوردن دەکەم خاتو منشن هەر بانگت بکرد مایە یەکسەر دەگەیشتمە خزمەتت ئەیکوا جێمس جێمس چیت پێویستە خۆنم من هەمیشە لە خزمەتی ئێوەدام ئەمڕۆ پێشوازی لە کچێکی تازە دەکەین ئەو کچێکی گرنگە دەمەوێت چاودێریەکی تایبەتی بکەن
وەکو خانمێکی گەورەی کۆمەڵگە مامەڵی لەگەڵدا بکەن. جێمز ئەگەر لەگەڵی خراپیت ئەوە لێرە دەرت دەکەم. تێگەیشتی چیموت؟ سالی ئەوە گەیشتین. بابا چم لە دەرگا بدەم؟ بەڵێ بڕۆ. ئەوە قوتابخانەکەتە. باشە. بێگومان تۆ بەڕێز کرۆوی لەگەڵ کچەکەی دەمێکە لە چاوەڕوانی ئێوە داین. تکایە بفەرمونون. سپاس. فەرمونون. با خۆم بناسێنم. ناوم ئیمیلیایە. من خوشکی بچووکی بەڕێوبەرم و مامۆستاشم. شەرفمەند بووم بەناسینتان. هەروەها ئەم نیش. من بە دوای مامۆستا دەگەڕم. تکایە وەک ماڵی خۆتان هەڵسوکەوت بکەن. مامۆستایەکی نەرم و نیان دیارە. بەڵێ بابەگیان. پێ دوایە مامۆستاکەتی جۆرە ئافرەتێک بێ. باشە هەتا نەیبینی نازانین. وا تێ دەکەم چاویلکە لە چاو بکات. هەروەها هەندێک خۆی بە گەورە دەزانێ و کەمێکیش تووڕە و توندا من وای بۆ دەچم. باشە بۆ وای بۆ دەچی؟ چونکە مامۆستا تایبەتیەکان مێردیسی وا بوو بۆیە وا بزانم هەر مامۆستایەکە باش بێت بەم شێوەیە دەبێت. دەی سالی پێم بڵێ ئێستا دڵت خۆشە؟ بێگومان دڵم خۆشە. دەی لێم ببورن ئەگەر دواکەوتم. من مامۆستا مێرشنم. ئەم نیش کڕۆییم. ئەمەش سالی کچمە. زۆر خۆشحاڵین. ڕۆژ باش هاتوو میشین. من سالی کڕۆوی. من خۆشحاڵم بەدیتنت. باشە ئەمە کچێکی جوانە. پێدەچێت زیرەکیش بێت. سەربەرزیە بۆ ئێمە کە کچێکی ئاوا پەروەردە بکەین لە قوتابخانەکەمان. خات و منشن لە ناخی دڵەوە زۆر سپاست دەکەم بۆ جێبەجێکردنی داواکاریەکانمان. منیش خۆشحاڵم. سپاس بۆ تۆش کە قوتابخانە ئێمەت هەڵبژارد هەتا کچەکە تێیدا بخوێنێت. باشە لە ڕاستیدا سالی زۆر ساوا بوو کاتێ لە دایکی دابڕە. ئەمە زۆر گرنگ بوو. سپاست دەکەم کە پێم وتگوت. کاتێک لە سالی دوور دەکەومەوە بەدەست خۆم نییە زۆر دڵتەنگ دەبم. بەڵام ئەمن پێم باشە لە کن مامۆستایەکی چاچی لەندەن بخوێنێ نەک لە وڵاتی هیند. ڕاست دەکەی. هیچ باوچێک نییە حەز نەکات کچەکەی شاد و دڵخۆش بکات. ئەم قوتابخانەیە گرنگی بە پەروەردەی منداڵانی هەموو شوێنێک دەدات. تەنانەت ئەمریکاش. شارەزایەکی زۆریشمان لە پەروەردە و فێرکردن هەیە. سالی پێم بڵێ دڵت خۆشەیان نا؟ بەڵێ دڵم خۆشە. پێم خۆشە ژووری خوێندن و ژووری نووسنیش ببینی.
قوتابخانەکەمان گرنگی دەدات بە فێرکردنی زمانی فەڕەنسی بۆ قوتابیان. بەڵێ دەبینم. ژووری تایبەتی قوتابیانیش لێرەوەیە. ژوورێکی تایبەتمان بۆ کچە جوانەکەی تۆ تەرخان کردووە، تکایە لە دوام وەرن. ئەمە ژووری تایبەتی منە، ژوورەکەی دواوەش بۆ کچە خاتوونەکەتە. جێی لە من نێزیک دەبێ، بەمەش دەتوانم بەردەوام چاودێری بکەم. سالی ئەمە ژووری تۆیە. ئەمە هەوە لێرەوە فەرموون. ئەوە هۆڵە، ژووری نووسنیش لە دواوەیە. فەرموون. ئەمەش خزمەتگوزاری تایبەتە بۆ سالی کچت. من ماریەتم، خۆشحاڵم بەناسیمتان. تکایە باش ئاگات لە سالی بێ. جانی ماری هەمووشت ئامادەیە؟ بەڵێ خاتومێنشن. دەی زۆر باشە. ئێرە شوێنێکی زۆر خۆش و جوانە. من خۆشحاڵم کە بە دڵت بوو گەورم. بەڵام وا هەز دەکەم خاتومێنشن ئێرە شتێکی کەمە. تکایە ببوورە، پێم وایە هەندێک کەلوپەل لێرە کەم بێت هەر ئەوەندە. ئۆ لەگەڵ ئەو هەموو شتە بەڕێزکرۆیی؟ سالی لە هیندستان دوور لە سەرما و سۆڵ گەورە بووە، لەبەر ئەوە هەندێک شتومەکەم لە لەندەن بۆی کڕیوە. ئەگەر ڕێ بدەی دۆڵابێکی جلک و بەرگ و هەندێک شتومەکی دیکەشی بۆ بێنم بە مەرجێک خاتومێنشن ڕازی بێ. بێگومان دەتوانی. کتێبخانەیەکیش بۆ ئەم ژوورە زۆر پێویستە. کتێبێکی زۆرمان هەیە لە کتێبخانە. چیژەکەم زۆر شەیدای کتێب خوێندنەوەیە، لەبەر ئەوە کتێبێکی زۆرم بۆی هێناوە، بە تایبەتیش چیرۆشی منداڵان، کتێبی مێژووی و دیوانی شعر و شاعیران. بەڵام خاتومێنشن پێم خۆشە هەر کاتێک پێت باش بوو سالی ببێ دەرەوە و بە سواری ئەسپەکەی پیاسەیەک بکە، جارجارش خۆی بچێ یاری و کەلوپەل بکڕێ خراب نییە. زۆریش پێم باشە زیاتر بە بوو کەشوشەکانی یاری بکات. بەڵام بابا ها سالی چییە؟ ئیمێلیم بۆ دێنی بەڵێنت دابوو لە بیرت ماوە؟ ئیمێلی چێە؟ ئێمێلی بوو کۆکەیەکی تایبەتە و ئێستا دەچینە بازار دەیکەڕین. ها وا دیارە ناویشی بۆ داناوە. بەڵێ ئیمێلی هاوڕێشی تایبەتە و لە خەیاڵی سالیدا دەژی. ئای لەو منداڵە خەیاڵی چەندە فراوانە. زۆر ئەستەمە هێزی خەیاڵی بزانرێت. بە هەر حاڵ ئەدیکوە ئەو عارەبانەی کە تایبەتە بە سالی کەنجە دەگات. بەم نزیکانە دەگات. بیستومە کە پارێزەر بارۆ ئەسپێکی جوانی کڕیوە. زۆر سپاس. سالی ئەسپەکە هیچ ناوی نییە، ناود لە بۆی داناوە؟ بەڵێ ناوم لێ ناوە ڕۆکی. ها ڕۆکی؟ هەر ئەمەندە؟ خوشکەکەم عارەبانە و ئەسپەکە گەیشت. زۆر باشە، بە ئێستا بەڕێز کڕۆیی بیبینێ. ئەو پیاوەی دەستنیشانمان کردبوو نەهاتووە، بەڵام کوڕە بچووکەکەی لە شوێنی ئەو هاتووە. ها چی دەڵێ؟ ئەمە ڕۆکی
ئەوە چی بووە لێرە؟ بۆچی باوکت نەهات؟ لە ڕاستیدا باوکم تووشی ڕووداوێک بۆ و ناتوانێت لە شوێنی خۆیدا بجوڵێ. جا ئەگەر بکرێ دەمەوێت لە شوێنی ئەو عارەبانە و ئەسپەکە لێ بخڕم خاتوونەکەم ها؟ دەڵێ چی؟ هەروەکو پێم وتی باوکم تووشی کارەسات هاتووە خاتوونەکەم. ئەوە چی دەبیستم؟ کوڕێکی بچووک عارەبانەی کچێکی تایبەت لێ بخڕێ؟ وا دیارە باوکت کەسێکە هەست بە لێپرسینەوە ناکات. ببوورە خاتون بەڵام باوەڕ کە دەتوانم عارەبانەکە لێ بخڕم دڵنیا بە. باشە من چی بکەم ئەگەر ئەو کچە بچووکە شتێکی بەسەر هات کە سەلامەتی لە ئەستۆی مندایە؟ بڕۆدەی بڕۆ لێرە کەسێکی دیکە لە زیاتی تۆ دێنین بۆ ئەم کارە. ها؟ باوکە هەموو شتێک باش دەبێت چونکە ڕۆکی جوان و نەرم و لەسەر خۆیە دڵنیا بە. بەڕێز کڕۆیی وا بزانم جێی مەترسیە کوڕێکی بچووک بەتەنی عارەبانە لێ بخڕێ. زۆر سپاس خاتی منشن بۆ ئەو گرنگی دانت بە کیژەکەم. بە یارمەتیت دەمەوێت کەمێک لەگەڵ ئەو کڕە بدوێم ڕێگەم پێدەدەی؟ بێگومان هیوادارم قسەی لەگەڵ بکەی و قەناعەتی پێ بکەی. پێم بڵێ بابەجیان ناوت چییە؟ ناوم پیتەرە گەورم. ناوێکی خۆشە. ئێستا پێم بڵێ پیتەرجیان دەزانی کە خاتوو منشن لە خەمی تۆدای و ناوێت تووشی مەترسی بی؟ وابزانم تێدەگەی وانە؟ بەڕاست ئەتوو خزمەتی ئەو ئەسپەی دەکەی؟ بڵێ. لە چێ فێر بووی؟ لە باوکمەوە فێری ئەم کارە بوومە گەورم. بەڕاستی ئەو زۆر لێ هاتووە چونکە بەتەنها تا ئێرە هێناوە. بەڵێ من بەتەنیا هەتا ئێرەم هێناوە. خاتوو منشن لەسەر ئارەزوو داوای سالی دەمەوێت ئەو کوڕە تاقی بکەمەوە و بەکاری بێنم. کچە بچووکەکە زۆر بە سۆزە بەڕێز کڕۆیی. زۆر سپاس بابەگیان زۆر سپاس. زۆر سپاس خاتوو منشن بۆ خەم خۆریت بەڕاستی هەموو داواکاریەکانی ئێمە جێبەجێ کرد دەتوانم بەیانی بە دڵنیایی گەشتەکەم ئەنجام بدەم. زۆر سپاس. ها؟ جوانە من زۆر خۆشحاڵم بەکارکردن لەگەڵتان. یهو خێرابە. دەی خێرا بڕۆ. پێم بڵێ سالی گیان قوتابخانەت خۆش دەوێ؟ بەڵێ زۆر بە چاکی دەخێنم وە کاتێک گەڕامەوە پشمیر ئاهەنگێکی زۆر گەورە ساز دەکەم هەموو هاوڕێکانم بانگ دەکەم هەروەها تۆش باوکە گیان. زۆر سپاس سالی گیان بەڕاستی زۆر دڵخۆشت کردم بەم قسانە. زۆر سپاس. سالی گیان لەبەرە ئەوەی تۆ زۆر زیرەک و ژیری بێگومان بە یەکەم دەردەچی. بێگومان باوکە گیان. هەست بە دڵتەنگێکی زۆر دەکەم بەڵام وا ناکەم باوکم پێم بزانێت چونکە بەیانی گەشت دەکا بە وڵاتی کشمیر کە زۆر دوور دەبێ لێم. بۆیە ئەو دەرفەتەکەمەی کەماوە دەمەوێت زۆر لە باوکم نزیک بم. منداڵە خۆشەویستەکان ئایا دڵخۆشی و شادی سالی لەگەڵ باوکی بەردەوام دەبێ؟ ئایا باوکی بوو کەڵەکەی بۆ دەکڕێ؟
وەڵامی ئەم پرسیارانە لە ئەڵقەی داهاتوو دەزانین.